پیغمبر صلی الله عليه وسلم لفرمایشتێکدا دەفەرمێت لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن عمره فيما أفناه. بزانە ئیمتحانی دەشتی مەحشەر چۆنە، بزانە ئیمتحانی دنیاییش چۆنە. لە دەشتی مەحشەر و لە ڕۆژی قیامەتدا یەک لاق نابەیتە پێشەوە و یەک هەنگاو هەڵنانی. دەفەرمێ هەتاوەکو لە عمر و ژیانت پرسیارت لێ نەکرێ ئەو عمر و ژیانت لە چیدا سەرف کرد. جا نەک هەر لە بوارێکی ژیان بەڵکو لە هەموو عمری ئینسان پرسیار دەکرێت. وعن علمه فيما فعل، لەو زانست و زانیاریە کە پێت دراوە ئەی ئینسان دنیات پێ ئاوەدان کردەوە یاخود دنیات پێ وێران کرد، خەڵکت پێ ڕێنمونی کرد یاخود خەڵکت پێ گومڕاکت خوا پەنامانداد. پرسیار لە زانست و زانیاری ئینسان دەکرێت. سێمیان پێغەمبەر دەفەرمێ وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه. ماڵ دوو پرسیاری لەسەرە. لە ڕۆژی قیامەتدا پرسیار لە ئینسان دەکرێت ئەو ماڵ و سامانە لەکوێ بەدەستت هێنا، چۆن بەدەستت هێنا، بە چ ڕێگایەک پەیدات کرد و هەروەها لە چیشدا سەرفت کرد. وعن جسمه فيما أبلاه. چوارەمیان پێغەمبەر دەفەرمێت لە هەموو جەستە و لاشەکەت و لە ئەندامەکانت پرسیار دەکرێت ئەو لاشە و جەستەیەت لە چیدا سەرف کرد، لە چیدا خەرجت کرد، لە کاری چاکە و ئەعمالی ساڵح یاخود خوا پەنەمەندا لە خراپە و خراپەکاری.